وەڵە سەبارەت بەم دۆخەی کە ئێستا لە عێراق هەیە چارەسەرەکان چین وایە تا کەی بەم شێوازە دەتوانێت عێراق لەسەر پێی خۆی بوەستێت. زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر عەمار بەهادلی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵما. دکتۆر عەمارم کاتت باش، ئەوەی کە ئێستا لە شقامەکانی بەغدا و ناوچەی سەوز دەیبینین شەڕ و پێکدادانی توندە، پێشبینی ئەم ڕووداوانە لە بەغداوە دەکرا؟ سەرەتا سڵاوێکی تایبەت بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 بەڕاستی ئەمەی کەیسە دەگوزارێت چاوەڕوان کراو بوو دەرئەنجامی ئەو داواکاری و دەست پێشخەرانی لایەنەکان دیکە و فەرامۆشکردنی. بۆیە بەڕاستی ئەمە قەیرانێکە لەسەر دەسەڵات، قەیرانێکە لەسەر دەستکەوتەکان، قەیرانی شکاندنی ئیرادەی یەکتریە. ئەمە ئێستاکە ڕوودەدێت ئەوە تەنیا نییە حزبە سیاسەکان بێت، بەڵکو ئێستاکە گەلی عێراق هاتۆتە ناو پرۆسەکەوە و نەبوونی سەقامگیریی تەواو هەیە لە ئاستی عێراقدا. دەبینی هێرشە و هێرش هەیە بۆ سەر لایەنی یەکتری، بۆ سەر بارەگای یەکتر، هەر یەکێک هەوڵەدادکەوە ئاسی داواکانی خۆی بەرزکاتەوە بە جۆرێک خۆی بسەپێنێت. ئێمە ئەمڕۆکە لە بەردەم بربەستێکی گەورەداین، گەیشتونە بە بنبەست لە نێوان دوو لایەنی سەرەکی کە چوارچەوەی هەماهەنگی و سەدرەکانن و ئێستاکە دەبینین کە فشارێک هەیە لە ئاستی جیاواز بۆ ئەوەی کەوا لە ئاستی هەرێمی نۆدەوڵەتی بۆ ئەوەی کە باردۆخەکە ئارامتر بکرێتەوە، بەڵام لە هەمان کاتا گوتارێکی گەل هەیە، گوتارێکی فەرمی هەیە، چه هەرێمی و چ نێودەوڵەتیش بە ئاراستی ئەوە دەڕۆنکەوە بە عەقلانیانە مامەڵە لەگەڵ. باشە ئەگەر پێشووتر سەدر ئاراستەی خۆپیشاندانەکان و ئاراستەی شەقامی دەکرد، ئێستا لە پرۆسەکە کشاوەتەوە شەقامی ڕادەستی خۆپیشاندەران کردووە، مەرجعیەتیش تا ئێستا بێدەنگە، چی دەتوانێت خۆپیشاندەران بوەستێنێت کێ ئاراستەیان دەکات؟ بەڵێ بەڕاستی ئەوەی کە سەدرەکان ڕایانگەیان کەوا لیژنەیەکی ڕخستیان هەبوو بۆ سەرپەرشتیکردنی خۆپیشاندانەکان، ئەوان وتیان ئێمە وەستاوین، تەواو هیچ پەیوەندیەکمان نییە بە خۆپیشاندانەکانەوە ئەوەی ئێستا دەگوزارێت. بۆیە تا ئەو کەساتی کەوا گولە نێنرا بە خۆپیشاندەرانەوە کاتێ خۆپیشاندەرانش شێرشیان کرد سەر دامەزراوەکان، ئیتر بابەتەکە تەواو لە دەست دەرچوو و گەیشت بەم ئەندازەی کە ئێستاکە کە پێکدادانی سەربازی هەیە بە تایبەتی چوونە ناو بارەگای حزبەکان یەکتریەوە و هێرشیان کردوتە سەر یەکتری. ئێستا بابەتەکە گۆڕاوە لە ململانەیەکی سیاسیەوە بۆ ململانەیەکی چەکداری تەواو لەسەر شەقامەکانی بەغدا و لە ئاستە جیاوازەکان لە گەڕەکە جیاوازەکان پێکدادان هەیە. ئەمڕۆکە ئەم جوڵەی کەوا ڕۆدا، ئەم پێشهاتی کەوا هەیە تا ئەندازەیەک لە دەستی لایەنەکان دەرچووە و گەیشتونەتە باردۆخێکەوە خەڵکانەکان پاڵپشتیکارن لەلایەن سەدرەکانەوە لەسەر شەقامن چەکیان بەدەسا. لە هەمان کاتدا خەڵکانێکی دیکەش هەن کەوا چوارچەوەی هەماهەنگی پاڵپشتیان دەکا و بە هەمان شێوە چەکیان بەدەستدا. بۆیە ئێستاکە پێکدادانەکە لە نێوان ئەم دوو لایەنەدا، بۆیە پێویستە کەوا دەستێوەردانێک هەبێت چ لایەن دادگاوە و هەروەها بڕیارێکێک لایکەرەوە بدرێت بۆ زوو کۆنتڕۆڵکردنی بارودۆخەکە، یاخود ئەوە تا سەید سیستانی وەکو مەرجعی باڵا دەستێوەردانێ بکات بۆەوەی بارودۆخەکە ڕابگرێت، چکە بەڕاستی بۆچوونی سیستانی ڕێز لە گیراوە لەلایەن هەموو لایەنە جیاوازەکانەوە. ئەگەر بێت و بەم شێوازە دەستێوەردانێکی بەرز نەکرێت، ئەوە بەڕاستی دیمەنەکە دەڕوا بەرەو ترسناکتر. واتە ئێمە لە بەردەم دوو حاڵەتین، یا ئەوە تا ڕێکەوتنێکی سیاسی نوێ دەکرێتەوە کە لایەنەکان ڕازێ بن بە داواکارەکانی سەدر کە بریتی بوو لە هەڵوەشانەوەی پەرلەمان و ئەوانی دیکە. ئەمە چەند ئەمە بریتە لە چارەسەرێکی کاتی، بەڵام ڕەنگە دووبارە بەم شێوازە دەست پێ بکەینەوە بە گفتوگۆ، یا ئەوە تا لە بەرامبەرە گوتارێک هەبێت لەلایەن سیستانیەوە بۆی دەستێوەردانێ بکات، داوای دام بە خۆداگرتندا بکات بۆ ئەوەی کەوا چی دیکە بابەتەکە
تەشەنە نەسێرێت و کە ئەڵین گفتوگۆ نابێ گفتوگۆکە تەنیا لە نێوان ئیتار و چواچەوەی هەمانگی بێت بەڵکو دەبێت گشتگیر بێت لە هەموو ئەولانانەی کەوا ئێستا کێشیان لەگەڵ یەکتریا هەیە بەشدار بن لە ئاستی عێراق واتە ئەمەی کە ئێستاکە دەگوزەری ئەم خوێنڕشتنە ئەگەر بێت و زیاتر بەرفراوانتر بێت بگەڕێتەوە بگوازێتەوە بۆ پارێزگەکانی دیکە ئەو کاتە بێتە شەڕێکی سەرتاسەری لە ئاستی عێراق و ئەمە شتێکە کارەساتی لێ دەخڵقێ بۆیە پێویستە هەمووان لە ئاستی بەرپرسایەتیا بن بەپەلا ڕێگە لە خوێنڕشتنی عێراقیەکان بگرن و هەوڵدان لە ڕێگەی گوتارێکی میانڕەوانەوە هەوڵدان چارەسەری بەرپرسانە بدۆزنەوە بۆ دەرباسکردنی عێراق و بۆ ڕاگرتنی ئەم خوێنڕشتنە چکە ئەوەی کەوا ئێستاکە هەیە بەڕاستی جەنگێکە کەوا مەترسیدارە کۆتایی هاتنە بە هەموو هاوکێشە سیاسەکان و بە دیالۆگ هەمووشی تایدا دۆڕاوە من ئەمەوێ ئەوە بڵێم هەمووشیان پێیدا دۆڕاون من ئەمڕۆکە پێم وایە کەوا لێرەدا جەخت لەسەر خاڵک دەکەمەوە لەوەی لە کەناڵەکەتە لەوەی کەوا بەڕێز سەدەر دەبێت ڕۆڵێکی خۆی بجێڕێتەوە زیاتر لە کاتێکی لە بەردەستایە بۆ ئەوەی لەگەڵ لایەنگرانی خۆیان گفتوگۆ بکە و لایەنە سیاسەکانی دیکەش پێویستە بێن چارەسەر بکەن و بێنە پێشەوە چونکە ئێستاکە هەمویان تێدەگەن لەوەی کەوا ئەم باردۆخە مەترسیدارە ڕاو هیچ چارەسەرێک نییە جگە لەوەی کە ڕێکەون لە ڕێگەی دانوستانەوە بە شێوازێکی ئاشتیانە بەپێی ئەو مادانی کە لە دەستوردا هەیە بەڵێ هەڵوەشانەوەی پەرلەمان یاخۆت ئەنجامدانەوەی هەڵبژاردن یاخۆت گەڕانەوەی سەدرەکان بۆ پێگە حکومیەکان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یاخۆت بەشداریکردن لە سەدر لە یا گەڕانەوەی نوێنەرانی سەدر ئەندامانی پەرلەمان بۆ پەرلەمان یا هەڵبژاردنێکی دیکە هەموو ئەمانە ئەبێت ڕێکەوتنی لەسەر بکرێت بەڵام ئێستا کە ئەبێ هەموو چارەسەرەکان چارەسەری ئاشتی بن و ئەبێ بە شێوەیەکی عەقلانیانە بین بەڵام تاکە چارەسەر ئەوەیە لەم چ کەساتە ئەبێت هەمووان دەستکەن بە گفتوگۆ واز لە ملمانی چەکداری چونکە ئێستاکە ئەم چەکێک لە بەردەستی خەڵکیایە چەکێکە لە دەرەوە یاسای و ئێستا وایە یەکتری پێ دەکەن. بەڵێ بەڕێز دکتۆر عەمار بەهادلی شارەزای سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەبارەی دۆخی عێراقەوە لەگەڵمان بووی.